لە خزمەتاندا دەبین لەگەڵ هاوکارم بسنی برایم بۆ گواستنەوە یاریەکە و هەوڵ دەین تا کۆتایی یاریەکە لە خزمەتاندا بین و تاوای مەراسیمی دوای یاریەکەش بگوازینەوە. هەروها ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە ڕاستەوخۆ دەتوانن لە تەلەڤیزۆنی ڕانیا لە تەواوی دنیا بینەری ئەم یاریە بن. خۆشەویستانمان لە ئەوروپا دەتوانن لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە بینەری یاریەکان بن، نەک هەرم یاریە تەواوی یاریەکان لە مۆدووە بەپێی توانای خۆمان دایانگوازینەوە، وەروها لە ڕێگەی شاشەی تەلەڤیزۆنی ڕانیەوە توان بینەر بن. هەروەها مژدەشتان دەدەینێ ئیشاڵا بەو پێی کە لەگەڵ برادرانی لیژنەی تیپەمبریەکان ڕێکەوتوین کە تەلەڤیزۆنی ڕانیا بتوانێت بەشێکی زۆر لە یاریەکانی خولی قەزا و ناحیەکانتان بۆ بگوازێتەوە بە شێوەی ڕاستەوخۆ و هەروەها لە هەوڵداین بۆی بتوانین لە ڕووی تەکنیکیشەوە خۆمان باشتر بکەین. هەرچەندە ئێمە بەداخەوە تا ئێستا هیچ کەسێک هاوکار و پشتیوانمان بۆ دەنەبڕوین و هیچ کەسێکی هاوکاریمان ناکات، بۆیش نەمانتوانیوە لە ڕووی تەکنیکیەوە بەرەو پێشتر بڕۆین، بەڵام هەوڵ دەدەین باشتر یاریەکانی خولی خەزا و ناحیەکان بگوازینەوە و بەڵێنیشمان بە لیژنەی تیپەمبریەکان داوات نەک تەنها یاریەکان لە ناو شاری ڕانیا بگرە لە هەموو ئەو شوێنانی کە یاریەکانی لێ دەکرێت لە قەڵاز، لە سەنگەسەر، لە چواقوڕنا، لە پیرەمەگرون، ئەو شوێنانی کە یاریەکەی لێیە یاریەکانتان بۆ بگوازینەوە. واروها هەرچ کۆمپانیایەکە شوێنێک خوازیارە بۆ سپۆنسەر و ناوهێنان لە ناو یاریەکاندا بەشداری بکات دەتوانێت پەیوەندیمان پێوە بکات، لە خزمەتێندا دەبین.
Yani baskı aldı. یاریکە لە گەمی دووەم بەردەوامە جیخۆیەتی دووبارە ناوی یاریزانانتان بۆ بخوێنمەوە هەرێکە لە دەشتی عەبدوڵڵا حەمەیادا ژیارەمین کامیار مەحموود شوانە سێوەدین شاکا ڕەفیق ئارێز مستەفا هێمن ڕەفیق سەردار مستەفا تەیموور جەنگی بڕوا حسێن مانە لە تیپی ڕێناسن و هەروەها لە تیپی ژێواری شەرێکە لە ئامانچ مەحموود سەردار ئیبراهیم ژیارە سعد فەرید سوارە ئارام ئەبوبەکر دیاکۆ بوبەکر ئاکام کەمال هۆگر عەلی محموود عەبدوڕەحمان و هەروەها پێشەوە عەبدوڵڵا لەگەڵ هێدی مەحموود ئەمانە یاریزانانی تیپی ژێوارن ئەمڕۆ لە جامی ڕانیە هەرێکە لە ڕێناس و ژێوار ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە هێرشێک بۆ ڕێناس لێدانەی بۆ ناو گۆڵ بەڵام بۆ دەرەوەی یاریگا جیخۆیەتی دووبارە ناوی بەڕێزان گر بکرێت ئەوەندەی کە بتوان لایڤەکە شێر بکەن بۆی بتوان خەڵک ببینێت لە کۆمنتەکانی ئێوە بۆ ئێمە بایەختارە تکایە بۆ خۆشتان دەتوانن ڕاوچوونی خۆتان بنووسن لانی کەم بڵێن ئەنجامی یارێکە بۆندا پێشبینی خۆتان بنووسن بزانین پێشبینی کێ ڕازەوێ بەس خەڵاتمان نییە
دوو گۆڕانکاری هەریەکە لە تیپی ژێوار و تیپی ڕێناس یاریزانێکی تیپی سەردار دانیشتووە ژمارە 21 زانین کوێ هەڵساوە لە تیپی ژێوار یاریزانی کێ یاریزانی ژمارە دێ با بزانین یاریزانی ژمارەدە عەبدوڵڵا بەکر هاتە ناو یاریگا لە جێگەی ژمارە حەوت سەفەر فاخر ژمارە حەوت سەفەر فاخر دێتە ناو یاریگا ژمارە بزانم 21 دێتە دەرەوە لە تیپی ڕێناس ژمارە 21 سەردار مستەفا دادەنیشێت و هەروەها سەفەر فاخر لە تیپی ڕێناس دێتە ناو یاریگا حوتە سەفەر فاخر هاتە ناو یاریگا
حماده وبروا حسين بروا ماريو جول دوم للاعب برا ماريو توماركرا جول جول يكمش حماده لبلدان سلاو يا زانج ماريانزا ژارەسا دیارزانی ژمارە 11 ئەو گۆڵی یەکەمی تیپی ژێواری تۆمار کرد لە گەیم یەکەم. دیارە دوو یاریزانی تری تیپی ژێوار دادەبەزن ژمارە 27 و ژمارە 4 ژمارە 27 و ژمارە 4 هەریەکە لە هۆگر عەلی دادەبەزێ لەگەڵ فەریدون سوارە دادەبەزن هەریەکە لە یاریزانان گەرناوەکان بۆی ژمارە 19 هێرش خدر هاتە نەو یاریگا هەروەها مەبەست شوانە هاتوتن ناو یاریگا ئەمە گۆڕانکارێکی تری تیپی ژێوار بوو لە گەمی دووەمدا. هەڵدانێکی لا لە بەرژەوەندی تیپی ژێوار
هێرشێکی مەترسیدار بوو بەڵام نەیانتوانی بیکەنە گۆڵ. جێخۆیەتی وەک هەمیشە سپاس بزانین خۆمان ئاراستی کۆمپانیای تابنێت بکەین کە بەردەوام پاڵپشت و هاوکاری تەلەڤیزۆنی ڕانیەیە و جێگەی ڕێز و سپاسە کە 3 ساڵە بێداوڕان لەگەڵمان بەردەوامن. سپاس بۆ کۆمپانی تابنێت، سپاس بۆ پشتیوانیان. لێدانێکی ڕاستەوخۆیە لەلایەن وەبزانم حەمایەت جێبەجێیەکە هەڵ نەبم هێمن وەفەق جێبەجێەکە حەمایەتی چی حەمایەتە نەبووە بەڕێزان پێمان خۆش بوو ئێوە 43 کەس لە لایڤەکە سەیر دەکات. پێمان خۆشە بزانین پێشبینی ئێوە چییە بۆ یاریەکە.
پێشبینی خۆتان بنووسن.
لێدانی کۆرناڵ بۆ تیپی ڕناس بەڵێ بەڕێزان جێ خۆیەتی دووبارە ئاماژە بۆ بکەم کە سپاس بۆ کۆمپانی تابنێت کە هەمیشە پشتگیر و پشتیوانی تەلەڤیزۆنی ڕانیەیە و هەوڵ دەدەین لەگەڵیاندا بەوەی کە هێڵێکی تایبەتمان بۆ دابنین لە ناو یاریگای ئازادەڕەش کە بە سپاسەوە ئەوان ڕەزامەندی سەرەتاییان دەربڕیوە کە هێڵێکی تایبەت بە ئینتەرنێت لە ناو یاریگای ئازادەڕەش بە کوالتیکی باش دابنێن بۆی کە بتوانرێ یاریەکان بە شێوەیەکی باشتر بگوازێتەوە بەتایبەت لە خولی خەزاونەحەکان. سپاس بۆ بەڕێزان و خۆشەویستان لە کۆمپانیای تابنێت وەک هەمیشە هاوکار و پشتیوانمانن ئێمە سپاسی ڕێز و لوتفیان دەکەین.
ئێستا لە خولێکی تلوێکی گێمی دومی یاری نێوان هەردوو تیپی ڕێناس و ژێوارین کە تا ئێستا بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک تیپی ڕێناسی پاڵەوانی خولی نایابی ڕانیا لە پێشەوەیە چەند خولێکێکی کەم کاتی یاریەکە ماوە و لیژنەی ئامادەکاری لە لیژنەی تیپە میلیەکان خەریکی ئامادەکارین بۆ هێنانی کاس و بابەتانە بۆ دابشکردنیان بەسەر سەرکەوتوان و بڵێن یەکەم و دوم هێرشێک بۆ تیپی ڕێناس لە لای ئارێزە Arıyorum. عمدي دنشن
بەڵێ بەڕێزان بەم شێوەیە یاری بە کۆتا هات بە ئەنجامی دوو گۆڵ بە بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی ڕێناس و ڕێناس بوو بە پاڵەوانی ڕانیا. خۆشحاڵین کە تا ئێستا لەگەڵتانین و لەگەڵمان بمێننەوە بەڕاستەوخۆ خەڵاتەکانیشتان بۆ دەگوازینەوە. سپاس بۆی بەڕێز کە لەگەڵمانن چە کاتەکەش ڕادەگرین بۆی کە بتوانین
بڵێ بەڕێزان بەگامەژەمان پێدا تیپی ڕێناس بوو بە پاڵەوانی جامی سوپەری ئەڕانیا لیژنەی تیپەمەلیەکانی ڕانیا جامی سوپەری ڕانیا پاڵەوانی خۆل ڕێناس بۆ ساڵی 2022 ئەندامان لیژنە خەریکی ئامادەکارین و ئێستا دەچینە خوارێ زیاتر لە نزیکەوە بۆەوەی کە بتوانین لەگەڵ ئەو هاوڕێیانە یارەکەتان بۆ بگوازینەوە بڵین ئەنجامی یارەکە.
خليني بدك الناس باشا باش كاكا بارمتانا قبل بكري مجالك ما بيبدن هرم جان پیرۆز بای لە دووگلاتان دەکەین پیرۆز بای لە دووگلا دەکەین تیپی ژێوار و تیپی ڕێناس کە توانیان ببنە پاڵەوانانی خولی ساڵی 2021 لیژنێتی ملەکانی ڕانیا ژێوار پاڵەوانی پلەیەک ڕێناس پاڵەوانی نایاب وەکو نەریتێکی ساڵانەی لیژنێتی ملەکانی ڕانیا هەڵدەسین بە سازدانی جامی سوپەری لە نێوان پاڵەوانانی خولەکاندا خۆشبەختانە ئەم ساڵیش تیپی ژێوار و تیپی ڕێناس جامی سوپەریان ئەنجامدا و تیپی ڕێناستوانی ببێتە پاڵەوانی جامی سوپەری ئەمساڵ پیرۆزبای لە دووگلاتان دەکەین دەستان خۆش بێ و هەمیشە سەرکەوتو بن یاریەکی نمونەی باشتان ئەنجامدا جێگەی ڕێز و شانازینە دەستان خۆش بێ بۆی زیاتر کاتتان نەگرین ئێستا دەست پێ دەکەین بە دابەشکردنی خەڵاتەکان کاخدر با بفەرمێ بە پێدانی خەڵات بە داوارە بەڕێزەکان دەستچاوتان خۆش بێ یاریەکی زۆر باشتان بەڕێ کرد بفەرمونون کاک محەممەد بفەرموو کاک بێژان بفەرموو کاک بەشدار بفەرموو کاک محەممەد تۆش بفەرموو ئێستا تیپی دووەم با بفەرمێن بۆ وەرگرتنی خەڵاتی تاکە کەسیەکە لەنان ئەم میوانە بەڕێزانە کە بە خێراتنیان دەکەین سەرجەمیان وەرشەوانی کۆن و دیاری شارەکەی خۆمانن بفەرمون تیپی دووەم با خەڵاتەکانتان وەربگرن یەک بێک هەر ئاوا وەرن و بێنێریان لێ وڵای دەبوو لێریان کاک بۆ ڕسم کردنەکەی جوانە دەبوو ئەلێ دەبن نازان بۆ شوێرە بەدەستاندان ئەمزان بیستن دامچن نەتاکتەوە لێ باشن كاك دياري؟ ورا أولاي راسه باش ورا أولاي هرم أولاي بابا كده سپاس و پێزانین بۆ تیپی شێوار تیپی یەکەم با بفەرمون ئەوانش بۆ وەرگرتنی خەڵاتی تاکەسی لە نام میوانە بەڕێزەکانەوە یادە گیان بڕۆن نە ئەوانن سەرجەمتان رشاد؟ شو حرية تجيب الرجال ولا دار بالحب دياله جماعة رناس أجاب بكري مجالك ما بيدن باشا حمد جان إيساج للآن سەرۆکی لیژنێتی ملەکانی ڕانیە بەڕێز کاک حاجی ئیبراهیم خەڵاتی کتابەتمان هەیە بۆ تەلەڤیزیۆنی ڕانیە ئێسدی کە بەردەوام لە خزمەتی وەرزشکارانی سنوورەکەدان
سوپاس و پێزانێنی خۆمان ئاراستەی بەڕێزیان دەکەین تەلەڤیزۆنی ڕانی ئێزدی بەڕاستی خەمخۆری وەرزشکارانی سنوورەکەیە. کاک نەژاد با بفەرمێ بۆ پێدانی خەڵاتی باشترین ڕاهێنەر بە ڕاهێنەر ئاکۆ عەبدوڵڵا لە تیپی ڕەناس. وەرێرە کاک نەژاد. دەست خۆش کاگە. کاک هیوا ئەندامی لیژنێتی بلەکانی ڕانیە با بفەرمێ بە پێدانی خەڵاتی باشترین گۆڵپارێزی یا جامی سوپەر ئەمساڵ بۆ بەڕێز کاک دەشتی عەبدوڵڵا لە تیپی ڕەناس. دەست خۆش کاک دەست خۆشە. خەڵاتی باشترین یاریزانی یاریەکە بۆ بەڕێز شوانە سێوەدین لە تیپی ڕەناس. لەلایەن خۆمەوە لیژنە تەکلیفی ئەومان لێ دەکەن. کاک ئیبراهیم بەتەنیا باشە. ئێستاش خەڵاتی پاڵەوانی جامەکە بۆ تیپی ڕێناس لەلایەن خەمخۆری وەرزشکارانی شارەکەمان بەڕێز کاک حاجی ئیبراهیم سەرۆکی لیژنێتی بنەکانی ڕانیا با بفەرمێ بە پێدانی کاسی یەکەم. تۆ بەتەنیا نابێت وەرە وەرە بەڵێ بەڕێزان وەک دەیبینن ئەمە پاڵەوانی کاسی سوپەری ڕانیە کە لەلایەن تیپی ڕێناسەوە بەرز دەکرێتەوە. تیپی ڕێناس توانی ببێتە خاوەنی ڕاستەخۆ وەکو تەلەڤیزۆنی ڕانیا لەگەڵتانین خۆشحاڵین کە توانیمان ئەم یاریشتان بۆ بگوازینەوە لەناو هەردوو تیپی ڕێناس و ژێوار. لە کۆتاییدا تیپی ڕێناس توانیم 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یارەکە بباتەوە. سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون. وەک ئاماژەیان پێدا باشترین گۆڵچی دەشتی بوو و هەروەها باشترین یاریزان شوانە سێوەدین دیاریکرا و سپاس بۆ لیژنەی تیپە ملیەکان بۆ خەڵاتەکان وارزانیان لە تەلەڤیزۆنی ڕانیە. سپاس بەوەی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون. بە ئومێدی کاتێکی خۆش سپاس بۆ هاوکارم بێسون ئیبراهیم و براتان مەڵمەغازی لەگەڵتاندا بووین. هەمیشە شاد و سەفراز و کامەران بن.